ئێوارەتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ TV. من بنار مستەفا هاتمۆلاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەکانی ئەمڕۆی پێشەنگ TV بەرواری 26 ئابی 2021. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان لە کۆمەڵی تەوەری جۆرا و جۆر پێک هاتوون. سەرەتا ئاوڕێک لە دۆخی ئەفغانستان دەدەینەوە و تاوتۆی ئەو دۆخە دەکەین کە لێرە بەدواوە ئەفغانستان و ناوچەکە چی بەسەرادێت پاشەوەی کە دەسەڵات لە ئەفغانستان کەوتەوە ژێر دەستی بزوتنەوەی تاڵیبان. پاشان سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق هەروەکو لە هەر بەرنامەیەکدا تاوەکو ئەنجامدانی هەڵبژاردنەکانی عێراق تاوتوێی هەڵبژاردنەکان دەکەین و لایەنە جۆرا و جۆرەکانی لێک دەدەینەوە و لە کۆتە بەرنامەکانی ئەمڕۆژماندا سەبارەت بە گرانی کاڵاکان شتومەک و بە دیاریکراویش بەرزبوونەوەی نرخینان لە هەرێمی کوردستان یەکێکی ترە لە تەوەری گفتوگۆکانی ئەمڕۆمان. سەرەتا لە دۆخی ئەفغانستانەوە دەست پێ دەکەین و بەڕێز ڕەزای کەمانگەر لە حیزبی حکمەتیستەوە لەگەڵماندایە بزانین بۆ چوونی ئەو وەرگرین بۆ دۆخی ئەفغانستان و ناوچەکە لێرە بەدواوە. بەڕێز ڕەزای کەمانگەر ئەم کاتت باش و سپاس کە توانیت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بیت. زۆر سپاس بناریان، ڕێز و سڵام هەیە بۆ تۆ هەروە بۆ بینەرانی تلڤیزیۆنەکەتان. ئەگەر چیتر تەماشای ئەوە نەکەین چی گوزەرا بەڵکو تەماشا بکەین لێرە بەدواوە لە ئەفغانستان چی ڕوئەدات پاش ئەوەی کە بزوتنەوەی تاڵیبان بە دوای 20 ساڵ دەگەڕێتەوە سەر تەختی دەسەڵات. دەوترێت کە تاڵیبان گۆڕاوە، تاڵیبانی پێشوونیە، ئەم تاڵیبانیان بڕێک نەرمتراوە، خۆشیان ئاماژان بەوە داوە کە بۆ نمونە ژنان دەتوانن بخوێن و بستنە سەرکارەوە. بەڵام ئەگەر بە شێوەیەکی گشتی بپرسم دۆخی ئەفغانستان لێرە بەدواوە چی بەسەردادێت لە ژێرسایی دەسەڵاتی تاڵیباندا؟ من حەزم کرد پێشەکی باسیەوە بکەین کە بۆچی تاڵیبان تەنها ئالتەرناتیویەکە لەم زەمانە کە دووبارە دوای 20 ساڵەوە وەکو شتێکی کۆن دووبارە هاتووەتەوە لە غەیابی چە ئالتەرناتیوی لە غەیابی چە شرایەتێکدایە. ئەوەی ڕاستی بێ خەڵکی ئەفغانستان تاڵیبانیان انتخاب نەکردووە. تاڵیبان گروهێکی فشار بووە لە سەردەمی جەنگی ساردا لە زمانی حادی جەماهیری شۆرەوە لە ڕێگەی سپانسۆری ئەمریکایەکانەوە و غەربەوە لەواقع دروست بوو بۆ بربەرەکانیکردن لەگەڵ ئازادی خوازی و بەرابەری تەڵەبی ناوچەکە و بە تایبەتی ئەفغانستان و ئاهرۆم فشارێک بوو لەسەر حکوومەتی کاتی لە نزاعێکی یا بحرانێکی منتەقەیە کە ئەفغانستانی ناوە ئەفغانستانی لە چوارچێوەی شرایەتێکدایە کە پێک هاتووە لە ملیەتها و زمانهای متفاوت کە لەواقع ئەم ملیەت و زمانهای متفاوتە هەمیشە تەلاش کراوە بۆ کە تەفرەقە لە بینیانە ئیجاد کرێت. تەزاد و تەفرەقەیەک کە ئیجاد بووە حاصلەکەی بووە بۆوە کە جەریاناتی کۆنەپەرست لە مجاهدینەوە بگرە تاکو تاڵیبان و تا گروههای تۆریستی کە لەواقع تاڵیبان تەنها شوێنێکە یا یەکێ لەو شوێنانەیە کە زۆرترین جەریاناتی کۆنەپەرستی تەواوی جیهان لەو منطقە کۆ بێتەوە و تا ئیسە کۆبووەتەوە بە بلاخرە بووبن بە لەواقع تەحمیلکراوی ئەو کۆمەلگایە بۆ سەر خەڵکی فەقیر و هەژاری ئەفغانستان. لە نەتیجە ئەمە شێوە ئەوە بزانین کە تاڵیبان انتخابی خەڵکی ئەفغانستانیە، بەڵکو تاڵیبان تەحمیلکراوە بۆ کۆمەلگایە لە ڕێگەی لەواقع زلهێزەکانی ناوچەکەوە بۆ بە تایبەتی لەب دەورانە دوای شکستی ئەمریکایش کە بلاخرە دوای ئەوەکە لە ئەفغانستانە ئالتەرناتیویەکی پێشڕە و بەرابەری خواز لەواقع دەست باڵای نیە دووبارە دەست براوەتەوە بۆ شتی کۆن کە تاڵیبانە دوای 20 ساڵ دووبارە سەری هەڵداوەتەوە. بەڵام سەر هەڵدانەوەی ئەم گروپە تۆریستیە لەواقع معنایەوە نیە کە ئەم گروپە ئاڵوگۆڕی بەسەرا هاتووە. ئاڵوگۆڕێکە کە بەسەریا هاتووە کۆمەلگای ئەفغانستانە کە خەڵکەکەی پێشڕەوتر دوای 20 ساڵ لەواقع تەجربەی دەورەی تاڵیبانیان پشتسەر نیاوە کە دەورەیەک بوو دەورێکی خوێنین کە ژنانیان کۆمەڵکوژە کرد، ژنانیان لە مەکتەب لەواقعیانە هێشت مەکتەب بکەن، نانەهێشت ژن لە ئێداراتا کار بکات، نانەهێش حتا ماڵەکان تەلڤیزیۆنی تیابێ و دوای ئەوە خەڵکی ئەفغانستان دەسڵا ئەو تەجربەیانە هەز و حتا هەر ئاڵوگۆڕێکە بەسەر تاڵیبانە هاتووێ لەلایەن خەڵکەوە مەردوودە قبول ناکرێت
چون بۆچێ بناماکانی ئەم گروپە جێگەی ئاڵوگۆڕ بە ئەوان ناڵێتەوە، بەڵکو ئەمڕۆ ئەگەر ئەدعای ئەوەش بکەن کە ئاڵوگۆڕیان بەسەر هاتووە لەواقع ئاڵوگۆڕێکە یا پرۆپاگەندەیەک کە ئەیکەن کاتیە، دوایەوە کە ئەگەر جێگیر بن هەر ئەو حمامی خوێنەکە پێش 20 ساڵەوە پێش دش بە ژنان بەکاریان هێنا، دش بە ئازادی خوازی بەکاریان هێنا، دش بە تەواوی دەستکەوتەکانی ئەو کۆمەلگایە بەکاریان هێنا، دووبارە بەکاری هێننەوە. هەر لەم ماوەیشە بینیمانەکە چۆن بەرخوردیان کردکە بۆ کەسانە کە نەیاری ئەوانن، ناڕازین بە ئەوانیان قبول نییە، لەواقع بۆ پەڕی خشونەتەوە ڕەفتاریان کردووە. منەمەوێت بڵێم کە بەکردەوە چی شتێک ئەگۆڕێت بۆ ناگرێت تەماشای کۆمەڵگەی ئەفغانستان بکەین بە بەراورد بەم 20 ساڵەی ڕابردوو دوای ئەوەی کە تاڵیبان دێتەوە سەر تەختی دەسەڵات، چی شتێ لە کۆمەڵگەیەدا ئەگۆڕێت بەکردەوە؟ من بەکردەوە پێم وایە ئەوڵ یەکەمەوەیە کە خەڵکی ئەفغانستان تاڵیبانی قبول نییە. ئەمە هەر لە ئێسەوە ڕۆشنە کە ئەو خەڵکی ئازادی خوازن ژنان بە تایبەتی لە ئەفغانستانە تاڵیبانیان قبول نییەوە، قەتعەن بەرابەرکردن لەگەڵ تاڵیبانە و خەبات بۆ لە دژی تاڵیبان هەروە بەردەوامە بێ و تاڵیبان ناتوانێت ببێ بە گروویەک بتوانێت حکوومەتداری بکات. لە ئەهرۆم فشارە ئەمێنێتەوە وەکو گروویەکی ترۆریستی و مزاحمی خەڵکی ئەفغانستان ئەمێنێتەوە و ممکنە حتا بۆ دەورەیەک خەڵکی ئەفغانستان تووشی زەرەر و زیانێکی یەکجار زۆر بن، چ لەباری گیانیەوە، چ لەباری ماڵیەوە، چ لەباری موقعیەتی ئیجتماعی و کۆمەڵایەتیەوە. بەڵام لە نەهایەتە خەڵکی ئەفغانستان تەسلیمی خواست و تەسلیمی بێسڵا قودرەتی تاڵیبان ناوێت و تاڵیبان ناتوانێت جێگیر بێ لە کۆمەلگای ئەفغانستانە. ئەتوانێت زەخت و زۆر بەکاربێنێ، ئەتوانێت تەواوی فشارەکان کە تا لەم 20 ساڵی هەروە غەرب هێشتیانەوە، لەواقع بەشێک ئەمەل ئەهرۆم فشارێک بوو کە لەسەر وەکو جێگەیەکی بحرانی ناوچەکە ئەم گرووە ترۆریستیان هێشتبووەوە. ئیسەیش دووبارەدا جارێکی تر لە بەندوبەستێکی لەسەرەوە لە عەرزی 10 ڕۆژە وڵاتی ئەفغانستانیان تەحویلی ئەم گروپە ترۆریستیە داوە. بەڵام معناکەی ئەوە نییە کە خەڵکی ئەفغانستان ئەم گروپە ترۆریستیە قبوڵەکە. معناکەی ئەوەیە کە ڕاستە ئەمریکا پاشەکشەی پێکراوە نەتەنها لە ئەفغانستان، لە سووریە، لە یەمەن، لە عێراق، لە هەموو ناوچەکە پاشەکشەی پێکراوە بەبوون ئەو سیاسەتگەلەوە کە بوویە نەیتوانیوە بێسڵا هەژمۆنی خۆی یا ڕەهبەری خۆی بەسەر ئەم وڵاتانە داسەپێنێ. ئەمە ئەو موقعیەتەیە کە هەرحاڵ موقعیەتێکی لاواز بۆ ئەمریکا دروست بووە لەم خەلەیە. بەڵام ئەمریکایش سیاسەتێکی گرتووەتە بەر کە بەم ناوە کە تاڵیبان ئاڵوگۆڕی بەسەرە هاتووە، لەواقع مەیدانیان پێداوە جارێکی تر دژ بە ئازادی خوازی، دژ بە بەرابەری تەڵەبی، دژ بە مەدەنیەتی کۆمەلگا ئەم گروپیان دووبارە دەستی ئەم گروپیان ئاوڵە کردووە کە دەست بەسەر ئەفغانستان بگرێت. بەڵام ئەوەی کە مهمە خەڵکی ئەفغانستان ناتوانن ئەم گروپە ترۆریستی وەکو حکوومەت قبول بکەن. ئەی جێگە و ڕێگەی بزوتنەوەی ئیسلامی سیاسی بەگشتی لە ناوچەکەدا چی بەسەردادێت؟ چونکە بۆ چوونەکە دەوترێت کە تاڵیبان زیاتر پەیوەستە بە ئەفغانستانەوە وەکو بۆ نەبزوتنەوەی وەکو داعش نییە کە هەوڵ بدات پەرە بدات بە بڵاوبوونەوەی ئیسلامی سیاسی لە تەواوی ناوچەکە و جیهانداوە. هەروەها ئەو ڕێکەوتنەی کە لەگەڵ ئەمریکاش کراوە قولی ئەویان داوە کە دەعمی ڕێکخراوی تیرۆریستی وەکو ئەلقاعیدە و ئەوانە نەکەن. جێگە و ڕێگەی ئیسلامی سیاسی لە پاش بەگەی دەسەڵات گەشتنی تاڵیبان چی بەسەرادێت لە ناوچەکەدا؟ بە بڕای من ئەمە کاتیە، چونکو ئەفغانستان ناتوانێت، یعنی تاڵیبان ببوورە، تاڵیبان ناتوانێت دەست لە بنەما مەسهەبی و ئیسلامیەکانی کە تونڕەوانە و ئیسلامی سیاسیە بکێشێت. و هەرە ئیستا ئەفغانستان بووگە بە جێگەی تەواوی ئەو ترۆریستانە کە لە عێراق بوون، لە سووریە بوون و لە شوێنەکانی ترەوە و حتا لە بوکۆ حەرام و باقی شوێنەکانی چۆپەیامی تەبریک تا ئیمام جمعەی زاهدان و ئەوانش هەموو ئەمانە نیشانەدات کە بەرحاڵ موردی حمایەتی گروپە ترۆریستیەکانە لە سەتری ناوچەکە و منتەقە و جیهاندا. بەڵام دلیلەکەی ئەوەیە کە تاڵیبان ناتوانێت دەست لە بنەما ئەساسیەکان کە لەسەری دروست بووە بکێشێت. بەڵام بە شرایەتی کاتی و بۆ ئەوە کە
جێپی خۆی لەناو کۆمەلگای ئەفغانستانە بکاتەوە ئیستا ئەم پرۆپاگەندەیە ئەیکا هەروەکووەکە چۆن خومێنی لە ساڵی 1970 لە پاریسەوە ئەلامیە کرد کە ئەگەر بگاتە دەسەڵات حتا کۆمونیستەکانیش ئازادن لە حکوومەتا بنوە هەموو ڕێکخراوە و ئەحزاب و جەریاناتی تریش ئەتوانن حزوریان بێت. ئەمە هەر ئەو پرۆپاگەندەیەکە ئیسلامی سیاسی جێگەی بڕواو نییە کە تۆ ئەوان ئەتوانن بە کاتی حتا بە پێی مەسەبەکەی خۆیان درۆ بکەن و ئەم درۆانە تحویلی کۆمەلگا بدەن و کۆمەلگای پێ فەری بدەن. بەڵام من کە ئەزانم نە خەڵکی ئەفغانستان بەم پرۆپاگەندەیە فەری بەخوات و نەخەڵکی ناوچەکەیش. حتا بۆ نمونە لە هەفتەی ڕابردووە ژنانێک کە لە ئێداراتی دەوڵەتی ئەفغانستانە کاریانە کردووە ڕۆیشتن بۆ کە بگەڕێنەوە بۆ سەرکارەکانیان نیان ئیجازەیان پێیان نەدا کە بگەڕێنەوە بۆ سەرکارەکان وتیان تا ئەمارات تەشکیل نەبێت و بێتلا ئەمیرەلمۆمنین ئیجازە تعین نەکرێت ئێوە بۆتان نییە فعلەن کارکەن. یعنی مەسەلەکە سەرەوەیە کە ئەیانەوێت جێپێ خۆیان بکەنەوە و ئەمە درۆ دەلەسەیەکە کە وەکو پرۆپاگەندە بڵاو یەکەنەوە کە ئەوان ئاڵوگۆڕیان بەسەرهات. من بڕوایم کە هیچ گۆنە ئاڵوگۆڕێک بەسەریانە نەهاتووە لە ناو خەڵکی ئەفغانستانە. هەرو تاڵەبانن کە هاودەستی داعش بووە، هەرو تاڵەبانن کە هاودەستی ئەلقاعدە بووە، هەرو تاڵەبانن کە ژنانیان لە کابۆل و لە باقی شوێنەکانی ئەفغانستانە بە جرمی ژنبوون کوشتووە و بە جرمی ژنبوون مەکتەبیان تەحتیل کردووە، بە جرمی ژنبوون ئەو پەڕی بێحورمەتیان بە ژنان کردووە، حتا ئیجازەی تەجاوزیان بە کچانی ژێر 14 ساڵ و 15 ساڵ و ئەوانە کردووە. و ئەمە هەرو گروپەیەکە ئەم سابقەی هەیە. حتا ئەگەر ئاڵوگۆڕێکیش بەسەر ئەمانە بێشێ پێش لەوە جوابگووی ئەو کردەوە دژی ئینسانیانە بنکە لە تولی 20 ساڵی ڕابردووە ئەنجامیانداوە. حتا ئەو دۆرانێکێک لە دەسەڵاتە بوون کۆڵە جنایەتیان دەرحەق بە مردمی ئەفغانستان کردووە کە جێگەی باسخاسە و ناکرێت هەروە ئەوان ئەدعا بکەن کە ئاڵوگۆڕی بەسەرا هاتووە، بەڵام جواب دەرەوەی ئەو کردەوە ناشیرین و دژە ئینسانیەکێ کردویانە نەبێت. وەک دوا پرسیار هەڵسوڕاوانی چەپ و کۆمونیست لە ناوچەکە بەگشتی چی ئەرکیان دەکەوێتە سەرشان لەم دۆخەی ئێستادا؟ بە بڕوای من ئەفغانستان شوێنێکە کە ئەگەر ئێمە لە دەسەڵات بوونایە لە ئێرانە قەتعەن یەکێ لەو جەریانانە بوون کە لە مقابڵی دەسەڵاتی تاڵەبان و ئەبوایە وەزیفەی ئینسانی و وەزیفەی لەواقع تەبەقاتیمان بوو کە نێڵین ئەم جەریانە مرتەجعی ئەسری حەجەریە دەسەڵات بگرێت بەدەستەوە لە ئەفغانستانە و خەڵکی ئەفغانستان سەرکوتکە، ژنانی ئەفغانستان سەرکوتکە، دژی ئازادی و بەرابەری بوەستێتەوە. لە نەتیجە بۆ سەقامگیرکردنی حتا ئێرادەی ئینسان وەزیفەی هەر ئینسانێکی ئازادی خواز و بەرابەری تەڵەب و کۆمونیست و چەپ و ڕادیکاڵی کۆمەلگای چه ئێران چه عێراق چه خودە ئەفغانستانە کە بەرابەر بەم گروپە تۆریستیت بوەستێتەوە نێڵێ لەواقع جێگە پێی لە وڵاتی ئەفغانستان بکرێتەوە. ئەمە وەزیفەیەکی ئینسانیە، وەزیفەیەکی شەرافەتمەندانەیە، وەزیفەیەکە کە بە بڕوای من وجدانی هەر ئینسانێک کە شێبەرەوە ئەوە ڕابکێشێ کە دژ بەم گروپە تۆریستیە بوەستێتەوە. سابقەکەیان معلومە، تاریخیان معلومە و کردەوەیان معلومە، ئایندەی چیان جگەل لەو یانێ جیاواز نییە لەو تاریخێکە پێک هاتوون تا دەورەی دەسەڵاتیان و دوای دەسەڵات و تا ئیسەشکە لە تەحمیل کراون بە وڵاتی ئەفغانستان لەواقع کردەوەیەکی ئینسانیان لە خۆیان پیشان نەداوە و وەزیفەی ئینسانیە لە مقابل ئەم گروپە تۆریستیەوە وەستێتەوە. بەڕێز ڕزای کەمانگەر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و توانیت بەشداری بەرنامەکانمان بکەیت. زۆر سپاس بۆ ئەوەش و کاتی خۆش بۆ هەمووتان. ئازیزان هوچانێک دەدەین و پاشان سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق گفتوگۆمان دەبێت. دێنەوە لاتان.
عزیزان لە تەواوی بەرنامەکانی پێشەنگ تیڤیدا تا کاتی هەڵبژاردنەکانی عێراق سەبارەت بەم هەڵبژاردنە گفتوگۆ دەکەین و لایەنی جۆرا و جۆری ئەم هەڵبژاردنە لێک دەدەینەوە. لە بەرنامەکانی ئەم ڕۆژماندا عوسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان لەگەڵماندایە بۆی کە تەماشایەکی گشتی ئەم هەڵبژاردنە بکەین. هاوڕێ عوسمان ئەم کاتت باش و سپاس کە توانیت لە بەرنامەکانی ئەمڕۆماندا بەشدار بیت لەگەڵماندا. سپاس بۆ تۆ، سپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ. سپاس. لەسەر هەڵبژاردنەکانی عێراق جار پرسیارێکی گشتی بکەم کە زۆر دەوترێت هەڵبژاردنەکان ئەکرێت و هەندێک جاش دەوترێت لە کاتێک کە بۆی دیاری کراوە لە مانگی ئۆکتۆبەردا ئەنجام نادرێت. بە بۆچوونی ئێوە ئەنجام مەدرێت یان نادرێت؟ ئەگەر ئەنجام درا چی دەگۆڕێت و ئەگەر ئەنجام نەدرا چی دەگۆڕێت؟ مەیەک واقعیت بڵێن ئەوەی کە ئێستا ئەحزابی دەسەڵاتدا یا هێزە میلیشیەکان لە عێراقا هەتا بە بەشداری هێزە کوردیەکانیشەوە عمومەن لە چارەنووسی عێراقا یا مەسەڵەن جۆرێک شێوازێکە لە دەسەڵات و پەرلەمانە بەکاریبێنن لە خێرانێکی گەورەیان. تۆ مەسەن سەیرەوە کە ئەوان عمومەن هاتنی کازمیە پەیوەندە بۆی کە فەشەری ئەو انتخاباتانی کە بۆ پێشتر و ئەو دەسەڵاتی کە هەڵبژێراوە، یعنی کازمی بە ئەڵتەرنەتیڤ بەدیلی هەلومەرجێکی سیاسیە کە خودی ئەو هێزە سیاسیانە لە دەسەڵاتە بە ئیدعای پەرلەمان و بە دەنگان و بە هەر جۆرێک تەشکیلەیە کە پێیان هێنابێ و حکومەتە پێش بێت تەوافقێک جۆرێک ڕاپەڕینی خەڵک عمومەن ئەو ڕاپەڕینانی بەغاو شارەکانی جنوب و لە ئەمان کاتە ئەو قەیرانە سیاسی و چشم چێشی نێوان خۆیان ئەو دەسەڵاتی بنبەستگەیان بە جۆرێک کۆتایی هات دەسەڵاتەکەی و ناچار بوون کە جۆرێکی کە شکڵێکی کە حکومەتێکی کاتی پێبێنن کە کازمیە، بەڵام خودی هاتنی کازمیە نە قەیرانەکانی چارەسەر کردووە، نەلو مەرجەکە گۆڕاوە و نە ئایندەیەکی معلوم بۆ عێراقی لەسایی بوونی ئەم دەسەڵاتە تائیفی و ئیسلامی میلیشیانەیە. ئەمە واقعەتی جاوی کە انتخاباتکانیانەیکەن مەسەسە بۆ منەوە تا کازمی من آخر هەواڵکە ئاگادارم ئەوەی قانع بەوەی قەنەی گەشتۆ بۆی کە گوایە تەخیری کرد، یعنی جۆرێک ینی بەجێگەیاندنی جێبەجێکردنی ئەو انتخاباتە جۆرە بۆیان قورسە، بەڵام خودی ئەوەی کە بیانوێ دەورانێت لە ئەو دەسەڵاتی هیانە بیپارێزن دەورانە لەوەی کە بتوان ئیداوە دەسەڵاتەکەبن و هەلومەرجێکی سیاسی تر کە مەسەڵەن دەخالەتی ئێرانە دەخالەتی ئەمریکایە و خودی ڕاپەڕین و ناڕزایەتی خەڵکە من هەوڵێن کە جۆرێک ئەشکالێک هەر شێوازێ بێ حکومەتێ پێبێنن جاگەر هەتا انتخاباتەکان زۆر پوچەڵ بێ زۆر بەسەر معلومەکە گەر بیشیکەن پێوانێت لە سادی خەڵک بەشداری بکە مەگەر بڵێن جۆرێک سیاسەتی بەکاربێنن پیشانی بن کە خەڵک بەشدارەکە عمومەن بەگشتی و هەلومەرجەکە نالەبارە بۆیان بەڵام شێوەیە انتخاباتکەن یانەیکەن حکومەت دروستکەن یا دروست دەکەن خودی ئەو خێرانی کە تی کەوتون ئەو چێشمەچێش و سیاسی ناو عێراقا هەیە بە دەخالەتی ئێران بە دەخالەتی تورکیا بە دەخالەتی ئەمریکا یا ئەو پاشە شۆشتانی کە ئەمریکای کە نەوچەکە هەلومەرجەکە کە انتخابات ناتوانێت جوابگۆی بێت، انتخابات ناتوانێت مەسەڵەن بڵێن جێگیری سیاسی یا جێژاوی سیاسی لە عێراق کۆتایی پێبێنێ. بەڵام زۆر پێداگیری لەسەر ئەوە شەکرێت کە حتمەن ئەم هەڵبژاردنە لە کاتی دیاریکراودا ئەنجام بدرێت و بە تایبەتی ئەمریکا زۆر پێداگیری لەسەرەوە ئەکات و هەان دەدات کە لایەنەکان بتوانن لەو کاتەدا ئەم هەڵبژاردنە بە ئەنجام بگەێن و بانگاوازی خەڵکیشەکەن کە بەشداری تێدا بکات. ئەم پێداگیریە قوڵە لە چیەوە سەرچاوی گرتووە بە تایبەتی بۆ ئەمریکا کە حتمەن ئەم هەڵبژاردنە بکرێت لە مانگی ئۆکتۆبەردا؟ پێداگیری ئەمریکا بێ پێداگیری هەلایەنێ بێت پەیوەندە بۆ ئاڵوگۆڕە سیاسیانی کە لە هەیە و ئەیانەوێت جۆرێک باز بەسەر قەیرانەیە بن ئەیانە جۆرێکە کۆتایی بۆ هەلومەرجە سیاسی بێنن کە قەیرانی دەسەڵات لە عێراقاتی کەوتووە یا بەسەر قەیرانی ئابووری کەتی کەوتووە هەلومەرجێکی سیاسی یا جێژاوێکی سیاسی کە عێراقی کەوتووە ئەنی ڕێگە چارەیەکیان نییە ڕێگە چارێک مەسەڵەن هیچ هێزێک نییە لە عێراق بتوانێت مرکزیت بۆ عێراق گەڕێنێتەوە لەو هێزە سیاسیانی کە تەواجودیان هەیە هەر کامێک لەوانی کە پێشتر مثلا دعوە بێ فەزیلە بێ جەماعەتی مختدا سەدر بێ حتا حیزب کوردەکان بۆی کە بتوانن مرکزیت لە عێراقا دامەزێنن ئەمە بۆ عێراق ئیمکانی نییە ینی ئەو جێژاوە سیاسی کە لە عێراقا هەیە انتخابات ناتوانێت حەریکە بەڵام بۆ ئەوەی کە مثلا شکڵێ پیشان بن جۆرێک ئەم هەر جۆرە بێتی پەڕێنن پێداگریەکەن جامە بۆیان سەرگای سەرناگرێت بەحسێکی ترە مثلا تۆ سەری کە 25 ڕێکخراو ئەعلانی کردو کە بەجای لەم دە ساڵاتە ناکە بەسەر مقدا سەدر
مەرجی داناوە بووی کە بەژای دەسەڵاتەکە کازمی تەکلیفەکە لە بەقدا سەدر کە بێت بەشداری بکە و هەتا جۆرە بزانم داخوازەکانی چیە بە جۆرێک سادشی لەگەڵا بکەن عمومەن هەلومەرجەکە وەزێکی نالەبارە عێراق لە هەلومەرجەکە کە انتخابات کرێن نەکرێ ئەسڵەکەی کە ئەبێ خەڵکی ناڕازی و خەڵکی کرێکار و دەحمەکێش هەوڵ لە بەرامبەر ئەم انتخاباتەیە بوەستنەوە ئەوە مەسەلەی ئەسڵیە. بەڵام مستەفا کاظمی سەرۆکوەزیرانی عێراق وتی لە دوای ڕاگەیاندنیدا کە خەڵکی عێراق دوو ئەڵتەرناتیڤی لەبەردەستایە یەکێکیان ئەوەیە ئەم پشێوی و ناسەقامگیریە ئیدامەی بێت ڕێگەی دۆمیش ئەوەیە کە خەڵکی بچێتە بەر سندوقەکانی هەڵبژاردن و بەشداری لە دەنگداندا بکات واقعاً لە ڕوانگەی ئێوە تەنها ئەم دوو ئەڵتەرناتیڤە لە بەردەمی خەڵکی عێراقدا هەیە لە ئێستاە باشتر دیارەوە قسەیشی بێمانەوە پوچە هیچ دەورێکی نییە عێراق بەچەند دەورەی انتخاباتە ڕۆشتووە بەچەند دەورە هێزە سیاسەکان بەشداریان کردووە تەوافقیان کردووە بۆ خۆیان ڕێکەوتون ئەمانە ئەزای چۆنە پەرلەمان و انتخابات لە عێراق شتێکی زۆر بێمانەوە پوچە هیچ دەورێکی نییە ئەزای چۆن ئەوانە انتخابات کردنیکەن مەجموعەی هێزن لە دوای داگیرکاری عێراق بۆ داگیرکاری ئەمریکا بۆ عێراق مەجموعەی هێزن هاتووەتە ساحەی سیاسیەوە کە نەنوێنەری خەڵکن و نەخواستی خەڵکن و نەخواستی خەڵکە و ئەمانە مەجموعەی هێزن بۆ خۆیان بە جەردەی بە تاڵانی بە داگیرکاری مەجموعەی مەناطقیان گرتو و جێژایەکی سیاسی لە عێراق پێگاتوە کە هیچێکی لەوانە ئامانجیەوەی نییە ئامانجیەوەی کە چەند بتوانێت چاڵانەتەکان کۆنتڕۆلکە چەند نەتوانێت مەسەرەن بازاری عێراق کۆنتڕۆلکە لەژێر دەستی خۆیان و چەند نفوزی سیاسی خۆی زیاکە لە عێراق و هەتا مەسەرەن حیزبە کوردیەکانیش تەواوی ئەم هێزە سیاسیانە لە هەوڵی ئەویان و ئەم لە ڕێگەی انتخاباتەوە لە ڕێگەی پێکەنانی حکومەتێ پەرلەمانەوە نەتوانراوە کارە بکە و خەچنیان کردووە و تەوازن قواکەی هاوسەنگی هێزەکەی چۆن بووبێ بەو شێوەیە دوانیوتی دەوربینێ پارتی دیموکراتی کوردستان لە ناوچەی ئەزەردا هێزێکە بۆ خۆی هێزەی تر دەعوە لە منطقەیەکە هێزە بەخدا سەدر لە منطقەیەکە هێزە ئەمانە تعریفی ئەو هێزە سیاسیانەکە نەگەوی لە انتخاباتە چەند دەنگە هێنێ چەند کورسی هێنێ و حقوقی حکومەتێک لە عێراقا لەسەر ئەساسی پەرلەمان پێکبێ مانە تەجروبەکانی پێشوو سەلمانەتی مانایەکی پوچیە هیچ شتێک نییە بەتایبەتی ئەمەی کە ئێستا بدایانەوە نەتیجەی فەشەلی هەموو انتخابەکانی کێ نەتیجەی فەشەلی دەسەڵاتەکەیانە نەتیجەوەی کە نایانتوانێت ئەو ێژاوە سیاسی حەڵکەن نەتیجەوەیە کە ڕاب خەڵک لیان ناڕازێ خەڵک ئەساسی تیژۆ بەسەرێکە خەڵک ئەڵێ ئەبێ ئەمانە کۆتایی بێن ئەمانە بێ بڕۆن بدرزێکی گەورە کەوتۆتە نێوان خەڵکو و ئەم هێزە سیاسیانەوە ئەمە واقعیەتی عێراقی ئێستا بەڵام ئەکاتە خەڵکی چی ڕێگەیەکی لە بەردەمە ئەگەر وەک خۆتان ئێوە پێشبینیتان کرد کە ڕێژەیەکی ئەجگار کەم لە خەڵک بەشداری دەکاتووە هەروەها بە ئەزمموی هەڵبژاردنەکانی پێشووتریشکە ئەم هەڵبژاردنانە ناتوانێت ئاڵوگۆڕێک لە کۆمەڵگەدا ڕوو بدات کەواتە خەڵکی چی ئەڵتەرناتیڤێکی تری لە بەردەمدا ئەمێنێتەوە بە تایبەتیش کە ئەم کەلێ نەکەوتوتە نێوان خەڵکو دەسەڵاتداران و لە عێراق ئێمە نمونەیەک بێنەوەی کە پێشبیان سەروی کە چه ئەڵتەرناتیڤی و خەڵک چی بکە هەتا انتخاباتی پیر آخر انتخابات کە کردوانە لە ساڵ 30 لە ساڵ 25 کەمتر خەڵک بەشداری کردو هەتا لە ساڵ 20 کەمتریش هیچ ئەحسایەکی دقیق نییە کە پیشانی با چەند کەس بەشداری کردووە و ئەم جاریان ئەگەر بکرێت کەم زۆر لەوەش کەمتر بەشداریەکە یان فەشەلی پێبێن المهم معنای بینینەوە یەکێک لەوەیە لە بەرامبەر انتخاباتەیە چی بکەین ئەوەی کە ئەوان هەوڵێن بیکەن پەیگیریەکەن لەسەری جابۆیانەکە بۆیان ناکرێت مووقفی هەڵوێستی خەڵک ڕەفعلی خەڵک پەرچەکرداری خەڵک بەرامبەر ئەوەیە چی بێ ئەو مەسەلەیەکە و عمومەن لە بەرامبەر دەسەڵاتەشە خەڵک چی بکە مەسەلەیەکی ترە من لەسەرەمە یەکەمیان کە بڵین باسی هەڵبژاردنە بەڕێ من یەکێ لەو شتە خەڵەتانی کە زۆر کەزەیکە تەڕەحکردنی سیاسەتی بایکۆتە لە بەرامبەر انتخاباتەیە ئەیتۆ ینی پێی وایە وەزێکی نۆرماڵە انتخابات دروست دەبێ خەڵک ئەماناچن بۆ خۆیان کاندید دەکەن کاندیدیانە بێ و حیزبەکان بەشداریەکەن و مەسەڵەن کەسانێک کە ڕەوزی ئەم انتخاباتاکەن نەچن بەشداری نەکەن و کەسانێک کە ڕەوزی انتخاباکەن نەچن دەنگ نێن ئەمە ئاعترافکردنە بە خودی لە ئێستاە بۆ عێراق ئەگەر دەورانەکانی پێشوو معنایەکی بوو بێ وەزێکی نۆرمالتر بوو بێ ئێستا ئەوە نۆرمالە نەماوە خەڵک ئەو کوتب خەڵک لە بەرامبەر ئەم دەسەڵاتە پێی و تۆ بڕوە مثلەن هەڵسانی نەک بایکۆت کافینە بایکۆت بێمانایە بەڕێ من تەڕحکردنی بایکۆت
ڕەنگە حزب بۆ جوازەکان لە نوێ خۆیانە بیکەن بەس ڕێکخراوی چەپ کەسانی چەپ کەسانی ئازادی خواست ئەبێ بڵێن نابۆ ئەم انتخاباتە ئەم انتخاباتە نابێ بکرێ نهێڵن وە خەڵک بێتە مەیدان خەڵک ڕاپەڕێ و ڕێگە بە جۆری گرتنی انتخاباتە فەشل بە انتخاباتە بکرێت فەشل بە پرۆسی سیاسیان بکرێت ئەمە بڕێ من ئێستا لە ئانووساتی ئێستا لە هەردوو سیاسی عێراقا ئەم مەسەلەی مەطرحە چ لە کوردستانە چ لە عێراقا بێ خەڵکی کوردستان هەڵسێ بە نەیەڵێ پارتی و یەکێتی و هێز سیاسەکان بەشداری بکەن و ئیدعا بۆ انتخابات بکەن ئەبێ فەشل بە انتخاباتە بهێنرێ ئەمە نەک ناچم دەنگ بم ناچم دەنگ بن نقطەیەکی زۆفی بەشداهێنە ڕەفع لە بەرامبەر دەسەڵاتەیە تۆ خەڵک داوای کردم دەسەڵاتە بڕوە یعنی بایکۆ دەکەیت بایکۆ چ مانایەکیە ئەمە بەشی تر لە بەرامبەرم دەسەڵاتەیە کە خەڵک خواسی خەڵکە بێ کۆتایی مەم دەسەڵاتە بێ پێویستە خەڵک ئەڵتەرناتیڤی دەسەڵاتی جەماوەری هەوڵ بە خۆڕێخستن لە ئەنجومەنەکانە لە شوراکانە دروستکردنی دەسەڵات لە خوارەوە ئەم ناڕزایەتیە بەردەوام ئەم ڕۆژانەی بیسین لە کەربەلا دەستپێکە لە ناسێ دەستپێک ناوەستێ لە ساحەی تەحلیل بەغا دەستپێکە عموما ناڕزایەتی بۆ ئاو هەیە بۆ کارەبا هەیە بۆ خواردنمەنی هەیە بۆ گرانی هەیە لە هەموو جۆرەکە خەڵک بەجار لەوەی کە ئیعلانی کردووە ڕایگەیاندووە ئەم دەسەڵاتی هێزە میلیشیانە ئەم دەسەڵاتی تائیفی و مەذهبی و قەومیانە ئەبێ کۆتایی بەدەست بەس ئێستا خەڵک بە ئاشکرا هاوارەکە نەخێر بۆ دەسەڵاتی تائیفی نەخێر بۆ دەسەڵاتی مەذهبی نەخێر بۆ دەسەڵاتی قەومی ئەمە بۆتە شتێکی بەرجەستەی اعتراض و ناڕزایەتەکانی خەڵک لەم ڕۆیە ئەمە هێزێکە و ئەبێ ئەحزابی حزبی کۆمەنسی کرێکاری عێراق حزبی کۆمەنسی کرێکاری کوردستان لەم مەیدانە لەم واقعیەتی اعتراضایە لە مەیدانە بن و هەموو کەسێکی کۆمەنیست و ئازادی خوازش ئەبێ بۆ جۆرە بێنە مەیدان کە ئەم دەسەڵاتە بێ بڕوە و هێزی جەماوەر ڕێکخراوی جەماوەری دەسەڵاتی جەماوەری بە هەر شکل و ئەشکالێک کە گونجابێ بەپێی دەورانەکانی اعتراض مەطرح بکرێت کە لە تەحلیلی ئەخیرا پێکهێنانی دەسەڵاتی شورایی دوستاژی کە دوای مەسەرم بۆ نمونە چەند هەنگاوە لە اعتراضات چەند هەنگاوە لە ڕخای جەماوەری دروستکردنی دەسەڵات لە خوارەوە لە گەڕەکانە دروستکردنی ئەنجومەنەکان کۆبوونەوەی گشتی خەڵک زۆر مەسائل هەیە کە خەڵک چۆن لە ئەم هێزە میلیشیانە لە گەڕەکانە بکاتە دەرەوە لە شارەکانە بکاتە دەرەوە لە ناوچەی سەوڵ بیان کاتە دەرەوە بۆ وردە هەنگاو بە هەنگاو دەسەڵاتێک کە دەسەڵاتی جەماوەری عمومی جەماوەری خەڵک بێن لە ڕێکخراوەکە کە پێی بڵین دەسەڵاتی شورایی دەسەڵاتێکە هەڵبژاردەی دەنگی ڕاستەخۆی خەڵکی عێراق بێ خەڵکی کوردستان و عێراق بێ ئەم مەسەلەیە مەطرحە و بێ هەمومان هەوڵبین کار لەسەر ئەمە بکەین بەجار لەوەی کە دروشمی ئەوەی بێم دەسەڵاتە بڕوا و دەسەڵاتە کۆتایی پێ بێ و ئەم دەسەڵاتە بە دەور و هەوڵ و ئیرادەی خەڵک کۆتایی بێ بڕوخێ لامان کاتە بێ ئەو هەوڵ و ئیرادەیە بێ بەڕێخستنێکی بڕێخستنێ کە جەماوەری خەڵک بتوانێت ئیداری کۆمەڵگە بکە کە جەماوەری خەڵک بتوانێت دەسەڵات بگرێتە دەست کە بتوانێت نوێنەرانی ڕاستەقینەی خۆی هەڵبژێرێ. عوسمانی حاجی مارف زۆر سپاس بۆم دەرفەتەی پێدان و لە بەرنامەکانی ئەمڕۆی پێشەنگ تیڤیدا بەشدار بووی. زۆر سپاس بۆیەوەش. ئازیزان هوچانێک دەدەین و پاشان سەبارەت با گرانبوونی نرخی نان و کاڵا و شتومەکەکان لە کوردستان داوتوی بەرنامێکتر دەکەین و گفتوگویەکمان دەبێت هوچانێک بدەینەوە وڵاتە. بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی ئازیز و سەبارەت بە یەکێک لە بابەتە گەرمەکانی ئەمڕۆی کۆمەڵگەی کوردستان ئەویش بەرزبوونەوەی نرخی کاڵا و شتومەکەکان و بە دیاریکراویش نرخی نان لەگەڵ بەڕێز کامەرانی مامەعالی ڕەش گفتوگویەکمان دەبێت. بەڕێز کامەران ئەم کاتت باش و سپاس کە توانیت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا بەشدار بیت. سپاس بۆ ئێوە بینەرەکانیشتان ئەم بابەتەی کە ئێوە جوڵاندوتانە گرانبوونی شتومەک و پێداویستە سەرەتاییەکان بۆ ژیان بە تایبەت نان تقریبا 10 ڕۆژ پێش ئێستا من لە ئەکاونتەکەی خۆم
اینێک بڵاو کردەوە کە نووسیم نان شەڕێکی دەسەوێخەیە کە یەقی هەژارەکانی گرتۆ لە کۆمەلگا ئەمە چی ئێستا لە کوردستاندا ڕوو دەدات بۆچی نرخی شتومەکەکان بەم شێوە بە دیاریکراویش نان بەرز دەبێتەوە بۆچی دەگەڕێتەوە بە بۆچوونی من ئەمە شتێکی لۆکاڵی نییە گرانبوونی شتومەک لە کوردستاندا یان لە عێراق یان لە ئێرانە ئەمە شتێکی جیهانیە لە خودی ئەوروپا و ئەمریکا و ئێران و کوردستان و سووریا و ناوچەی باکووری سووریاش گرانبوون هەر بەردەوامە ئەمە سیستەمی لیبرالیزمی نوێ و سندوقی دراوی نێودەوڵەتی جیهانیان پرۆگرام کردووە کە ئەبێ ئەو قەیرانانەی کە یەخەی سیستەمی سەرمایه‌داری گرتووە بە هەر جۆرێک بێ فشارەکەی بخەنە سەر شانی خەڵکی فەقیر و هەژار و زەحمەتکێش کەوا بتوانن خەڵکی دووبارە سەنگەر بە سەنگەر پاشەکشە پێ بکەن لەو دەستکەوتانەی کە لە 100 ساڵی ئەخیرا بەدەستیان کەوتووە ئەمە شتێک نییە کە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان دڵۆپەیەکە لە دەریای هیچ نییە یان دەوڵەتی عێراق دەوڵەتێکە لەژێر جزمەی ئەمپریالیزمی ئەمریکایە خۆی ناتوانێت بەبێ هێز دەرێکەکان و ئەوانەی کە ڕێگای بۆ دیاری ئەەکەن یەک جوڵی کۆمەڵایەتی بکە ئەوەی لایەن ئەوانە پرۆگرام کراوە بۆ ئەمانە بێت جێبەجێ بکەن ئەو کوردستان ناتوانێت هیچ دەورێکی هەبێت بە دڵنیایی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بەرنامانە جێبەجێ ئەکا کە بۆی دیاری کراوە بە هیچ شێوەیەک دەسەڵات لە کوردستان لە عێراق ناتوانێت سەرپێچی لەو بڕیارانە بکە کە ئێخەنە پێش بەردەستی لەبەر ئەوە ئێمە نابێ خۆمان هیلاکەین نان باشە نان گران بوو فەرزەکەین ساڵی قات و قوڕیە نانگرانە بێ ئەی بانزین چی ئەی سوتەمەنی چی ئەی غازی چێشێنانی ماڵان چی ئەی برنجی نایلۆنەکە کە هیدن بە خەڵکی گران بووە ڕۆنی بایعی بۆچی گران بووە خۆ هەر بەو شێوەیە کا برای بەڕێزم بە هەموو شێوەیەک خەڵکی کوردستان ئێستا لە ئەو پەڕی فشارێکی کۆمەڵایەتی دەرونیان کەوا ئەم شتانە گران بووە خەڵک هەیە 250 لە گیرفانیان نیە ڕۆژانە خەڵک هەیە بێ ئیشە حەز لە ئیشەکە بەس ئیش نییە بیکە گیرفانی خاڵیە ناشتوانێ ئیشکە ئیشیش دەست ناکەوێت کەسی واشەیە سێ مەعاشی هەیە و خۆی مامۆسایە ژنەکەی مامۆسایە ڕۆ ئیشی کەشەکە یعنی بێبەرنامەیەک لە وڵاتە هەیە لە هیچ شوێنێکی دنیا نییە کۆنترۆڵ نییە ئێوە باستان کرد ئەم هەژاریە ئەم بێکاریە کە بۆ زۆرێکەوە هاوکاتیش بەرزبوونەوەی نرخی شتومەکەکان لە هەمان کاتە هەم لە نانەوە هەتاوەکو پانسین و بە قسەی خۆشتان ئەو برنجەی کە لە نایلۆن دروستکراوە درێتە خەڵکی ئەمانە چی ئاڵگۆڕێک لە کۆمەڵگەدا دروست دەکەن و ژیان و گوزەرانی خەڵکی بەچی ئەقارێکدا دەبات بە بۆچوونی من خەڵک لە ئەم وڵاتانەی وەکو کوردستانی ئێمە و سووریا و ئێران و ئەمانە ئەزانن کەوا ڕۆژگارێکی ڕەش لە بەردەمیانایە خۆیان ئامادە کردووە بۆ مردن تاولەرزی قبول ئەکەن ئێستا یعنی خەڵک ئەزانن کەوا ئەم دەسەڵاتانەی کە ئەم وڵاتانە بەڕێوە ئەبان بەکرێگیراوانی ئەمپریالیزمن و هیچ دەسەڵاتێکیان نییە ڕۆژێ لە ڕۆژان احتیمالی ئەوەی هەیە نەکەر برسیان بکەن کوڕەکانیان نەوەکانیان ئەولادیان بدەن بە کوشت لەبەرەوە خەڵکی بۆشتی زۆر قورستر خۆی ئامادە کردووە ئەمە نییە بڵێ وەڵام خەڵکی بەیانی دووبیانی ڕائەپەڕن ئێمە زۆر جمو جوڵمان کرد لە کۆمەڵگا بۆمان دەرکەوتووە کە خەڵکی شتی زۆر زۆر گەورەتر لە بەردەمیایەتی ئەزانێت چ ڕۆژگارێکی ڕەش لە بەردەمیەتی بۆ ئەو ڕۆژگار ڕەشە خۆی ئامادە کردووە بۆیە نایە داوای بۆ نمونە معاشی زیادەکەی بکە خۆ پیشاندان بکە دەسەڵات سەربەرەوژوور بکە نە ئەزانی ئەم دەسەڵاتە پیلانێکی ئیمپریالیستیە و بۆ کاولکردنی داهاتوی ئەم وڵاتە ئامادەکاری کردووە لەبەرەوە خەڵک کاغسپی ئەخوێنێتەوە ئەزانێت چ ڕۆژگارێکی ڕەش لە بەردەمیایەتی بۆیە جوڵی کۆمەڵایەتی ناکە من تەسەورەکەم خەڵک زیرەکن هاتنە شقام 2006 خەڵ لە شقاما بوو 7 9 تا 14 کە هەموو شتێک لە ئێستا باشتر بوو بەڵام ئێستا هەموو شتێک خراپە خەڵ نایە چونکە خەڵک تێگەشت کە ئەم هاتنە شەقام بۆ نەختێ مەعاش زیاد بکە نازانم شتی بەسیط خەڵک ئەزانێ ئەمە چارەسەر نییە خەڵک تێگەیشتووە کە ئەبێ ئەم دەسەڵاتانە بڕۆن ئەم دەسەڵاتانیان لە کۆڵ بێتەوە بۆ تەکانی ئەخیر بۆ ئەو بزیسکە سووتێنەرە خۆیان ئامادە کردووە کە هەموو شتێک لە ناوبەرن بەڕێ من خەڵک ئاوا ئامادەکاری بە کردەوە چی ڕێگەیەک لە بەردەمی خەڵکیدا هەیە ئێوە خۆتان ئاماژەتان بە زۆر لایانی کرد هەم لە بێ ئومێدیەوە کە باڵی کێشاوە بەسەر لایەکی زۆری لە خەڵکیدا و هەرەوەی کە چاوەڕوانیشیان نییە کە دۆخەکە بەرەو باشی بڕات و تەمانەت ئاماژتان بۆ کردتەنان بۆ ڕۆژگاری ڕەشتریش
لە ئێستا خۆیان ئامادە کردووە بەڵام بە بۆچوونی ئێوە چی شتە پێویستە خەڵک بیکرێتە چی ڕێگاک پێویستە بگیرێتە بەر بۆ ئەوەی کە لانی کەم خەڵکی ئەم بێ ئومێدی نەبێت و چاوەڕوانی ڕۆژگاری ڕەشتر نەبێت بە بۆچوونی من خەڵکی ڕێگای زۆرە من هەمیشە مخالفی ئەوە بووم کە لایەنێکی سیاسی لە هەر تیارێکی کۆمەڵایەتی بێ ئەڵێ ئەم ڕێبازە ئەم ڕێگایە تەنیا چارەسەرە بۆ ئەم قۆناخە شتی وان نییە لە هەر قۆناخێکە قانونی احتیمالاتمان هەیە ئێمە ئەڵێ مەسەرەن فازی یەکەم ئەبێ ئەمە بکەین ئەگەر ئەمە نەبوو فازی دووەم ئەبێ ئەوە بکەین ئەگەر ئەوە نەبوو فازی هەم ئەبێ ئێمە احتیمالاتی زۆر لە بەرچاو بگرین چونکە ڕووداوەکان هێندە سەرێ گۆڕانکاریان بەسەرا دێت و ئەوە نە زوو گۆڕانکاریانێت تۆ ئەبێ هەموو ئەگەرێکی ئامادەکراو هەبێ بۆ چارەسەر بۆچوونی من لە ئەم کاتاکە ئێستا ئێمە خەریکین تەنیا ڕێگەی ناتوانین بڵێن بەس ڕێگەی چارەسەر ئەوەیە کەوا بزوتنەوەی سۆسیالیستی ئەوانەیە کە خۆیان بەڕاستی بە مارکسیس ئەزان و خەمی خەڵکیان داوە بە کۆڵیانە هەمویان یەکگرتوانە وتاری هاوبەشیان هەبێ ڕێک و پێکون پێکەوە هاوشانی و هاوپشتی خۆیان بەهێز بکەن لە ئاست داخوازی جەماوەریەکانە یەکوتار بن لە پێشی خەڵکەوە بن ئەوانەی کەوا لەگەڵ دەسەڵاتە تا ئێستا هاوکاریان کردو لە بە هەر بیانوێک بێ ئەوانە بکشێنەوە بەرەوە و بتوانن بگەڕێنەوە بۆ سەر ئەو سنەتە ڕاستەقینەکانی مارکس کە هەمیشە لە پێشڕەوی خەڵکا بووین و هەمیشە لەگەڵ خەڵکی فەقیر و هەژار و زەحمەت کێشا بووین لەگەڵ کرێکاران خۆمان ڕێخین ئێمە تەجروبان هەیە لەم ناوچەی ئێمە یەکەم حرەکەی ئەتوانون لە هەموو کوردستانە کە شوراکانمان دروست کردووە ئەنجومەنی جەماوەریمان دروست کردووە توانیمان ڕێگری بکەین لە کۆمپانیا نەوتەکان هەر لێرە بووە و تەجروبەیەکی باشمان هەیە کەوا خەڵکی شکۆی بۆ بگەڕێنێتەوە هیوای بۆ بگەڕێنینەوە و ئەو خەڵکەی کەوا لۆمە ئەکران بۆچی ئەو ئیشانەکەن بۆ ئەکۆنە دوای فلان و فلان پیرەژنەکان ئەیانوت ئێمەش کۆمان بۆ گەڕاوەتەوە ئێمە ئێستا هەست بەبوونی خۆمانەکەین ئەم شتە لە ناخی خەڵکە پەروەردە بکرێ شیوای بۆ بگەڕێنیتەوە شکۆی بۆ بەرێتەوە شورا ئەنجومەنی شۆڕژگەر هەموو ڕۆژێ بتوانانی ئەوانە پەروەردەکەی لە ئاسێکی بەرزتر و بەرزتر نەوەستی ئەگەر ئێمە بتوانێم ئیشانە بکەین کەوا خەڵکی دەسەڵات بۆ خۆی بگەڕێتەوە و هەست بە دەسەڵاتی خۆی بکە بە بۆچوونی من ئەمە ڕێگایەکی باشە چووکە وڵاتی ئێمەتان هەیە کە بەم ڕێگەیەدا بتوانێت کۆمەڵگی کوردستان هەنگاو بنێ من تەسەورەکەم ئومێدم هەیە من ئەمە بکرێ ئەگەر ئومێدمان نەبووە ئێمە لە زۆر وازمانە هێنا چونکە شتێک زەویێتەوە بیکێڵی هەر سەوز نەبێ هەر سەوز نەبێت و وازی لێهێنی کەوابوو ئێمە ئومێدمان هەیە کەوا بتوانین ئەم ڕێوازە بخێن پراکتیزە بکەین بڕێنج بواری جێبێرکردنەوە چونکە ئێمە بڕوامان وایە کەوا کۆمەڵگە تەحملی ئەوە ناکا کە هەر سەرکوت بکرێ و کە هەر بچەوسێتەوە لە ئاسیاکە لە تەغیراتی کەمیەوە ئەبێ بڕۆ بۆ تەغیراتی کەیفی شتیوان نییە تۆ هەر بتوانانی لێدەن و بتکوژن و ڕەشەکوژی بکەن و سەرکردەکان و بکوژن و خەڵکی برسی بکەن و ئەمە تا ئەخیری عمر بەردەوام نابێ تەجروبەی مێژووی ئەزمونونەکانی شانیان داوە ئەوە سەدام ئەوە شای ئێران ئەوە هتلر ئەوە ستالین ئەوە هەموو ئەوانەی کە لە ئوسولی بەعنی یەکسانی کۆمەڵایەتیان داوە هەمویان تووشی قەیران بوو و قەیرانەکانیان کۆتاییەکانیان دیچوان بوو یا بە لاچوونیان یان بە کوشتنیان یان بە گۆڕانکاری کۆمەڵایەتی جەزری یعنی ڕیشەی نەک ئەوەی کەوا هەندێ لایەنی ریفۆرمیست ئەیانەوێت چاکسازی بکەن لە دەسەڵاتێکەکەوە هیچ قیامێکی نیە با ئەوانە لۆکەل گوێی خۆیان دەربێنن چاکسازی لە کوردستانە ناکرێت چاکسازی لە میلیتاریزەکراوەکان کە دەڵێت کە حکوومەت بەڵێنی چاکسازی داوە و گوایە چاکسازی ئەنجامەگات بە بۆچوونی ئێوە چەندێک ئەمە مایەی با بڵین بە ئەوەیە کە بە نەزەری اعتیبار وەرگێت من تەسەورەکەم زۆر ڕاستە حکوومەت ئەوێ چاکسازی بکە بەڕاستیش ئەوێ چاکسازی بکە بەڵام چی چاکسازیەکەکە ئەو چاکسازیانەکە کەوا کەرتەگشتەکان بفرۆشە بکەرتی تایبەت تەواوی فشارەکان و ئەو زەختانەی هەیە لە ئاسی کۆمەڵێ بۆ دەرچوون لە قەیرانەکانی سیستەمی سەرمایه‌داری بیخەتە سەر شانی خەڵکی فەقیر و هەژار بازار گران بکە پێداویستی سەرەتاییەکانی ژیان ئەساسیەکانی ژیان هەمووی گران بکە لەسەر خەڵکی فەقیر و هەژار ئەمە چاکسازیەکەی ئەوانە چاکسازی ئەوان ئەوە نییە بڕۆن کەرتی گشتی بۆ نمونە کەرتی تەندروستی ئاوادان بکەنەوە و خزمەتی مرۆڤایەتی بکەن یانەکو پەروەردە بکەن بە کەرتێکی گشتی کە ئێمە کەرتی گشتیش هە لە چوارچێوی سیستەمی سەرمایه‌داری کەرتی گشتی سەرمایه‌داریە سەرمایه‌داری دەوڵەتیە بەڵام ئێمەڵێن ئەم دەستکەوتە 100 ساڵە بە خوێن هاتوۆتە پێش بەرهەم هاتووە ئەمە لە ئەنجامی ئەو فیداکاریانەیە کە لەم 100 ساڵەی ئەخیرە
دروست بووە لە ئەنجامی پەیدایی شۆڕشی ئۆکتۆبەر و ئەو چاکسازی کۆمەڵاتێنەی کە لەوێ کراوە وڵاتانی سەرمایه‌داری تەنانەت وڵاتانی ئەوروپای غەربی لە دوای شکستێنانی سۆڤێت ئەوانیش پاشگەز بوونەوە لەو هینانە لەو چاکسازیانی کردیان وەکو بۆ نمونە خۆتزانی کاتی خۆی ئەمە چون بۆ ئەوروپا لە سەرەتاوە لە ساڵانی 90 دان خۆڕایی بوو مەکتەب خۆڕایی بوو زانکۆ خۆڕایی بوو هەر هەمووی بۆ بەپارە لەوێش هەر هەمووی بۆ بەپارە هیچی نەماوەکە بە خۆڕایی بێت ئەوانە لە خزمەتی خەڵکا بێ و هەر ئەو شنەبایی کە هاتووە لە سیستەمی سەرمایه‌داریە لیبرالیزمی هێناوێتی هەر ئەوەش هاتووە بۆ ئەم وڵاتانەوە ئەوێ ئێرەش خۆی لێ بکە کارەبا ئەبێ بە پارە بەکەرتی تایبەت ڕێگەوبان هەروەها ئاو هەروەها هەموو کەرتە گشتیەکان بەڕاستی بن بە کەرتی تایبەت ئەمە چاکسازیە کە ئەوان مەبەستیانە بیکەن خەڵک ئەبێت تێ بگەن چاکسازی لە پێناوی ئاسوودەبوون و ژیانێکی شکۆمەندانە بۆ خەڵک ناکرێت چاکسازی ئەکرێت بۆ فشارهێنان بۆ خەڵکی فەقیر وەژار بۆ کرێکار بۆ جوتیار بۆ لادێی ئێستا لە لادەکانە ئێمە جادەمان نەماوە لە لادەکانە ئێستا خوێندن نەماوە چکە لادەی وایە بچووکە 15 ماڵی تەیە 5 تەلەبە هەیە مامۆستا ناتوانێت بێ بۆ ئێرە 5 تەلەبە قانون ڕێگە نادا ئەمە هەمووی فشارە لەسەر خەڵکی هیچ سیستەمێکی ئاوادانکردنەوە بە شێوەی زانستی لە وڵاتانە ناکرێت لە ئێرە عێراق لە ئێران لە مەکتەبەکانی ئێرانی وەی داخراوە بە یعنی شتی بێناوەڕۆک داخراوە لێرە هەروە ینی ئێرە و ئێران سووریا نازانم ئەم وڵاتانە هەموویان نزیکی یەکن هەمومان بە یەک دەردەوە ناڵێنین ئەمە شتێک بابەتی گرانبوونی شتومەکەکان لە هەرێمی کوردستان و بە دیاریکراویش نرخینان زۆر جار گلەی لە خەڵکی دەکرێت دەوتر کە ئەمە خەڵکی خۆشیان بوونەتە هۆکار بۆ ئەوەی کە ئەم دۆخە بخۆڵکێ هەم لە بێدەنگیان و هەمەوەی کە بە تەسلیم بوون بە سیاسەتی دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم چەنە لەگەڵم بۆ چونە هاوڕان من تەسەوورەکەم ژیان زۆر دیالکتیکیە یعنی میتافیزیکی نییە بۆ نمونە شتێک کە پرۆگرام کرا ئێمە هەر ئەوە ببینین نا شتەکان بەسراوە بە یەکترەوە یعنی بۆ نمونە ئەڵێن دەسەڵاتێکی گەندەڵ دەسەڵاتێکی مشەخۆر بێباک کە خزمەتی خەڵک ناکە لە ئاسمانەوە نەکەوتووە ئەو دەسەڵاتە هەڵقوڵاوی ئەم کۆمەڵگەیە بێگومان ئەم کۆمەڵگەیەش خۆی ئاسی هوشیاری و ڕێکخراوبوون و ئەو هوشیاری چینایەتی نییە کە بتوانێت هەموو چین و توێژە کۆمەڵایەتەکان بەرژەوەندی چینایەتی خۆیان بزانن بەرژەوەندیان لە چیایە بەڵێ لە ئەم کۆمەڵگای ئێمە ئاسی هوشیاری چینایەتی نزمە ئاستی هوشیاری گشتی نزمە و ئاستی ڕێکخراوبوونیش نزمە بەڵێ ئەمە خۆی کاریگەری هەیە کەوا دەسەڵات توانێت بێباکانە هەندێک جموجۆڵ بکە بەڵام ئەوەش تا ئاخیر ناتوانێت ببێت ئێمەش تاوانبارێ هەر بزوتنەوەی سۆسیالیستی خۆی لە کوردستانە تاوانبارە کەوا هەمووی وەکو ئاردی ناو درک بڵاوی لێ کردووە و هەمووی بە دوای هەندێشتی لاوەکیە ڕاوڕاوانێتی من لەگەڵەوە دانانشم کۆبوونەوە بکەن لەبەرەوە ئەو وهایە ئەم دانانشم لەگەڵەوە بەمەرجێ لە کوردستانە ئەتوانن قووەی ڕئیسی سۆسیالیستەکانن کۆمونیستەکانن چەپەکانن مارکسیستەکانن خەڵکی معتەبەرن بەڕاستی خەڵکی خاوەن مێژووی پاکن خەڵک ئیمانی پێیان هەیە بەڵام لەبەرەوەی ئێمە خۆمان زۆر یەکگرتوونین و وتاری یەکگرتومان نییە خەڵکەکەش پەرش و بڵاون ئەگەر ئێمە خۆمان یەکگرتوو بین بتوانین ڕێبازێکی دروستی شۆڕژگێڕانە پێشنیازکەین بۆ کۆمەڵگە من دڵنیام کەوا ئەتوانین چارەسەری زۆرش بکەین و خۆشمان ئەگەر ئێستا هەندێک کەس خۆیان جمهور جوڵەی کۆمەڵایەتیەکەن وەکو حیزب وەکو گروپ وەکو دەستە وەکو مەحافل ئەمانە بۆ ڕزگارکردنی خۆیان جمهور جوڵەکەن بە ناوی چەپەوە بە ناوی شوعیەوە بە ناوی ئەمانە بەس ئێمە ئەبێت بۆ ڕزگارکردنی خۆمان هەوڵ نەدەین بۆ ڕزگارکردنی کۆمەڵگە و هاوچینەکانمان هەوڵ بدەین ئەگەر ئەو ڕێبازەمان دۆزیەوە کە ڕێبازێکی دروست بێ لە ئاست ئەو خۆناخە دۆخ کۆمەڵایەتی ئێمە هەمانە و مەسایلی زەینی و عینی کۆمەڵگە ببینین بە چاوی ڕوون من دڵنیام ئەتوانین بەرەو پێشەوە بڕۆین لێرەدا زۆر باشە کۆتاییمان گفتوگۆی بینین لەسەر ئەم ئومێد و چاوەڕوانیە بۆ ڕزگارکردنی کۆمەڵگە بەڕێز کامەرانی مامالی ڕەش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و توانیت لە بەرنامەکانی ئەمڕۆی پێشەنگ تیڤیدا بەشدار بین سپاس بۆ ئێوەش ئازیزان خۆشەویستان هەر لێرەشدا دەینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان و تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بێت